سەرجەم ئاین و شەریعەتەکان دژی زیناکردنن، بەڵام کەسانێک هەر ناتوانن. ئیدی ناپاکی هاوسەرگیری هەرەمێنێ. چیرۆکەکەی ئێستامان لەسەر ناپاکی هاوسەرگیریە، دوای کەمێکی تر باسیەکەین، بەڵام سەرەتا پێشوازیەکەین لە خاوەنی چیرۆکەکە ئوسامە. سلام علیکم. فەرموو ئوسامە، چۆنی ئازیزەکە؟ فەرموو. دەنگ و باسە چییە ئوسامە؟ باشم، خوا سەلامەت. دڵنیام کەوە لە خۆت. خوا سەلامەتەکەی. بەڕێز چ کارێکەکەی؟ من ئەندازیاری دەنگم، بەڵێ لە بواری دەنگە کارەکەم. بەڵێ خەڵکی مەغریبی بەخێبی سەرچاوان هاتی. خوا سەلامەتەکەی خۆ. باسی چیرۆکەکەی ئوسامەتان بووە کەم کێشەیەکی هەیە لەگەڵ هاوسەرەکەی. ئوسامە 2 ساڵ دەبوو هاوسەرگیری کردبوو لەگەڵ خات و سارەی هاوسەری، ئەو لە کۆمپانیایەکی گەیاندن کارەکات. هاوسەرەکەشی لە بنکەیەکی گەیاندن کارەکات. زۆر بەخۆشیە ژیان، هەردووکیان کارەکەن، باری کۆمەڵایەتیان باشە، کەسوکارەکانیان لە دەوریان بوون و زۆر لە خێر و خۆشیە ژیان. سارا دەستە خوشکێکی هەیە، هاوڕێیەکی خۆشەویستە و زۆر نزیکە لێی. هەمووشەی ماڵەوەیانەکە چاویان بە یەکترەکەوێ و قسەکەن و هاوڕێتیەکی خێزانیە. ڕۆژێکیان سارە لە کار بوو، ماندوو بوو، هەسی کردکەوە ناساغا. هاوڕێکانی کار ئەوانی لەگەڵی بوون لە شوێنی کارکردن ئامۆژگاریان کرد، پێیان وت بگەڕێرەوە بۆ ماڵەوە بەحەسێرەوە. مۆڵەتی لە بەڕێوەبەرەکەی خۆی وەرگرت، گەڕایەوە بۆ ماڵەوە و بۆ ئەوەی بحەسێتەوە. هاتەوە ژوورەوە بینی مێردەکەی لە باوەشی دەستە خوشکەکەیەتی، بێگومان سوپرایزێکی گەورە بوو بۆ ئەو. مەسەلەکە چۆن ڕوویدا؟ من خیانەتم لێ نەکردو لەگەڵ هاوڕێکەی. چی دەگەل لەگەڵ هاوڕێکەی؟ من خیانەتم لێ نەکردو لەگەڵ هاوڕێکەی، بەڵام ئەو ڕۆژە ناکۆکێک لە نێوان من و ئاڕوویە. ئەو گیانە سەر کارەکەی و گەڕام بۆ ماڵەوە. متمانە کوێرانەکەیش نەکەم بە کچە هاوڕێکەی، وای لێ کرد کلی خانووەکەی پێبات. بۆیە هاوڕێژ نەکەم هاتوو ماڵە و لە ژوورەکەی من دانیشت بوو. کاتێک من گەڕامەوە بۆ ماڵ بینیم هاوڕێکەیش نەکەم لە ماڵەوەیە. وتی هاتوو بۆ ئەوەی قسەم لەگەڵ بکات، بۆ ئەوی کێشەی نێوان من و ژنەکەم چارەسەکات. ئیتر نەمتوانی داوای لێ بکەم ماڵەکە بەجێ بێڵێ. لە ناکاو ژنەکەم لەسەر کارەکەی گەڕایە بۆ ماڵەوە. باشە پێشتریش پەیوەندیەک لە نێوان تۆ ئەو هاوڕێی ئەو یان یەکەم؟ سوبحان الله. نا سبحان الله نەمبوو. ئەی چۆن زانی؟ نا بەشێ یانی ژنەکە و ئیلهامی بۆ هاتوو؟ نا متمانەی زیادەی ژنەکەم بەو کچە ئەو شتە وای کرد کە ئەوە ڕووبە. هەڵەکە لەوا بوو، ئەو متمانی زەر بوو. ینی هەڵەی تۆ نەبوو؟ ئەڵەی ئەوە هەڵەی تۆ نەبوو کە ئەو شتە؟ نا منەمەوەی ئامادەبوانی بەڕێز بزان کە من بەست نەبوو خیان لە ژنەکەم بکەم. نازانم ئەوە نازانم، ئەو لاوازی ئیمانم بوو، لاوازی ئیمانم بوو، نازانم وەڵی نازانم. لەوانەیە بەوەی لاوازی ئیمانمەوە بۆی لاوازی ئیمانمەوە تێکەوتم. بەڵێن بەهەرحاڵ سپاس دەکەم کە متمانە و بە بەرنامەکەمان کرد. خوا لێ ڕازی بێ. حەزەکە لە ڕێگەی ئێمە ژنەکە و ئاشکەیتەوە. منیشی وادارم ئەو شتە ببێ بە ببینین. من نامەیەکەم نارد بۆ سارە و کچە پۆستە چیەکە گەیاندوێتی، با بزانین ڕازی بووە بێت بۆ ئێرەیان نا. سپاس. سڵاو کاک جۆرج، ئێمە ئێستا لە شاری دارالبەیضاین، پایتەختی ئابووری وڵاتی مەغریب. هەروەکە بینین لەم پشتەوە دەریای هەیە. دەی لەگەڵم بەرن با بڕێن بە دۆی ماڵی سارا مقمەلا بگەڕێین بۆ ئەوەی داوەتنامەی ئامادەبوونی پێبین. سلام علیکم خاتون. علیکم السلام. سارا مقمەلی. بەڵێ. چۆنی هەموو شتێ باشە؟ هەمووی باشە. جەنابتان برایەکتان هەیە ناوی مەهدیە؟ بەڵێ وایە؟ باشە خاتون، داوەتنامەیەکم بۆ هێناوی لەلایەن بەڕێز جۆرج قەرداحیەوە. ئۆ جۆرج قەرداحی؟ بەڵێ جۆرج قەرداحی خۆیەتی؟ سپاس. داوەتنامەکەی بەڕێز جۆرجی قبوڵ کرد؟ بەڵێ بەدڵنیاییەوە. ئینشاڵڵا ئێمە چاوەڕێ دەکەین. زۆر سپاس. پۆستاچیەکە ماڵەکەی دۆزیەوە و داوەتنامەکەی پێە. ئەزانم سارە گەیشتۆتە دەرەوە ئیستۆدیۆکە، ئێستا بانگیەکەین بۆ ئەوەی بێت. کورتەی چیرۆکەکە ئەوەیە کە بەڕێز و سامە لێرە لەگەڵمانە
بەڕێز وسامە خەڵکی مەغریبە ئوسامە 2 ساڵە بوو هاوسەرگیری کردبوو لەگەڵ سارەخان خۆی لە کۆمپانیایەکی گەیاندن کارەکات و هەروەها ژنەکەشی لە بنکەیەکی گەیاندن کارەکات ڕۆژێکیان نەخۆش کەوت گەڕایەوە بۆ ماڵەوە بینی ئوسامە و لە باوەشی ئازیزترین هاوڕێکانیەتی ناکۆک کەوتن بێگومان بوو بە شەڕیان و لێکجیابوونەوە ئیدی تەلاقیدا ئێستا ساڵێک و 3 مانگە لێکجیابوونەتەوە ئێستا بەڕێز وسامە هاتووە بۆ ئەوەی هەوڵ باش ژنەکەی بگەڕێنێتەوە و ئیدی لەم ستۆدیۆی پێکەوە بگەڕێنەوە بۆ مەغریب ئەمانوێ بزانین ئایا هەڵوێستی سارە چییە؟ ئایا ڕازێ بێت دووبارە شوو بکاتەوە بە مێردە کۆنەکەی؟ بانگی ساراکەین فەرموو سارە. فەرموو سارە. چۆنی؟ بەخێر بێ ئازیزەکەم چۆنی؟ سپاس بۆ فەرموو چاوەکەم فەرموو یاخوا بەخێر بێ. ئەحواڵت چۆنە سارە؟ سپاس. دڵنیام کەوە لە کارەکە و. سپاس بخوا شتێ باشە؟ کە داوەتنامەکەیان پیاییت بینیمان چاوێرکت لە چاو کردبوو. بەڵێ. لات داوە؟ بەڵێ لەم یاوە. هاوێنت داناوە؟ نا بەڵام تۆ بینم. باشە. 100% باشە. 100% بەخێر بێ سەر چاوە. سپاس. هێشتا لەسەر کارەکەی خۆتی لە بنکە گەیاندن؟ بەڵێ. کارەکە و چێ لێ؟ کارەکە چییە چیەکەی؟ کارەکەی ئێمە یانی وەکو ئێوە ئەڵێن هێڵ ئەفرۆشین. هێڵ ئەفرۆشن؟ بەڵێ. کۆمپانیایەکی گەیاندنە؟ بەڵێ. ئێستا تەمەنە چەندە سارە؟ 21. 21 ماشەڵڵا لێ بێ. بەڵێ. یاخوا بەخێر بی. سپاس. سارە سیرکە کەسێکی تر توی بانگەشت کردووە بۆ ئەم ستۆدیۆیە چونکە لەوانەیە سوپرایزێکی هەبێ شتێکی گرنگی هەبێ بێوێ پێو بڵێ نازام هۆکارەکە چییە حەزەکەی بزانێ و کەسە چییە بانگەشتی کردی بۆێرە؟ بێگومان. بێگومان دەکەواتە سیرێ و شاشێ بکە. ئەی ناسی ئەو کوڕە قۆزە؟ ناسیت؟ ئێستا زانیت بەرنامەکە لەسەر چییە؟ ئەم بەرنامەیە ناوی بەخشەر چاکەکارە. توو ڕەمە بە. ئەگەر بکرێ من ئەوم ناوێ لەبەر ئەو نەهاتوم ئەگەر باشە تەواو بەڵام ئەو بانگەشتی کردووی تۆ لەبەر من هاتووی. من و تۆ قساکەین. من لەبەر تۆ هاتم نامێ ئەمە ببینم. تەواو ئەمە لەبیرکە لەبیری کە خاتون تەواو. نەخێر مەسەلەکە لەبیرکردنی ئەگەر بکرێ منە ڕۆم چووکە نامێ بەژای. نەخێر ئاخر چۆنە بێبڕۆی چۆن؟ بەخوا تۆ لەسەر سەرمی ڕێزە هەیە بەڵام سەر سەلامەت بێ ئازیزەکەم سەر سەلامەت بێت بێنە با سەرێ ماچکەم. نا بەخوا سەرێ ماچەکەم دانیش ئازیزەکەم. من لە مەسەلەکە تێگەیشتوم تۆش 100% لەسەر حەقی 100% حەقی تۆیە. ئێستا ئەو خەریکە هەوڵێکەدات ڕەنگە تۆ وەڵامی ئەو نەدەیتەوە تۆ ئازادی بڕیاری خۆت بەدەست خۆتە ئاعساب ئارامکەوە لەگەڵ من بە من لەگەڵ تۆم مەترسە. ئەو گەنجە پێکومان خیانەتی کردووە خیانەتێکی گەورە پێڵین زیناکردن بەڵام دیارە دوای ساڵێک و 3 مانگ بیر دەکات بێتەوە هەڵ ناکات یان لەوانەیە هەر لە سەرەتاوە بیری تۆی کردبێت و هەست بکات هەڵی کردووە هاتووە بیری کردەوە بەڵکو لە ڕێگی ئەم بەرنامەیەوە چیتە بۆچیە لەرزی؟ نەخێر بەڵام بۆچی لەرزی؟ حەزی کرد لەوانەیە وایتا نابێ پێی وابێت کەوا لە ڕێگەی ئەم بەرنامەیەوە لەوانەیە بتوانێت ئەو گەوهرە بگەڕێنێتەوە ئەوەی لە دەستیاوە لەوانەیە ئەو نامەیەکی بۆ تۆ نووسیوە من بۆ تێ خوێنمەوە اینجا پاشان تۆ بڕیارییت خۆ بڕیاری بڕوای پێەکەی بڕوای پێ ناکەی بابی خوێنمەوە دەی خۆشەویستە گرانبەهاکەم سارە زۆر بیرتەکەم بەڵام زۆرتر نییە لە خۆشەویستیم بۆ تۆ گەمژەیەکی ناپاک بووم ئەو نیامەتەم لە بەرچاو نەگر کە خوا پێی بەخشی بووم سارە کە ئەویش هاوسەری باش بوو خۆشەویستێک کە قەرەبوو ناکرێتەوە بەباشی لە وانەکە گەیشتم ڕاستە دواتر و لەسەر داواکاری خۆت تۆم تەلاقدا بەڵام لە هەر ساتێک دوور لە تۆ و دوور لە باوەشی تۆ ئەمرم سارە گیان بەڕاستی داوای لێبوردنەکەم هاتووم و لێوە پاڕێمەوە بۆ ئەوەی لێم خۆش بیت دام بە تاوان و گوناهەکان منێم و هەروەها شایانی خۆشەویستیەکەی تۆ نەبووم لە بەردەم هەمووان سوێن دەخۆم کەوا دڵسۆز بم بۆت و بە درێژایی ژیانیشم لە بەرچاوی هەموو خەڵک شکۆت بۆ بگەڕێنمەوە هیوادارم سارە سەر لە نوێ بە یەکتر شاد ببینەوە تکایە بمبەخشە
چونکە بەخشەر چاکەکارە. سارا، من لە هەستەکانت تێگەم، هەروەها لە برینەکەی تۆش تێگەم. برینەکە برینێکی گەورەیە، بەڵام ئەو گەنجە هاتووە دوای هەموو ئەوەی ڕوویە خۆی ڕسوا کردووە، واتە هاتوو لە وەردە ملیۆنەها بینەر. یەکەم شت تا دان بنێ بەو گوناهایی ئەنجامیدا، دان بنێ بەوەی خیانەتی لێکردی، خیانەتێکی گەورەش. ترسی نییە لە هەموو ئەو خەڵکەی ئەسای بینن، چونکە تۆی خۆشەوێ. چاوی لەوەیە بگەڕێتەوە لای تۆ، تۆش بگەڕێتەوە لای ئەو، واتە ببنەوە بە هاوسەری یەکتر. ئەو بڕیارە لە دەستی تۆ و لە دڵی خۆتە. ناکرێ، ناتوانم. ناکرێ. واتە تۆ بە یەکجارێکی ئەوە لە ژیان دەرهێنەوە؟ ئەخر ئەو شتە منی وێران کرد لە دوو کەس لە دەستە خوشکی خۆم کە تەواوی ناوەچی لەگەڵ ئەو بەسەر بردووە. کەسێکی تریش کە چاڕی هەموو شتێکم لێی ئەکرد، هەموو خەونەکانی خۆم لەگەڵ دانابوو، وێنامە کرد ببێ باوکی مناڵەکانم. واتە هەموو شتێک تێگەیشتی؟ بەڵێ. ناتوانم. بەڵێ. باشە تۆ بە چاوی خۆ بینی و تاوانەکان جامەیات، یان بڕوا دوایە ئەو شتە ڕوویدا؟ نەخێر، هەموو شتێکم بە چاوی خۆم بینی. دوای ئەوەی بینیم وا لەگەڵ کچە هاوڕێکەمە، ئیدی ئۆقرم نەما. تووشی نۆرەیەکی هیستریا بووم، نەمتوانی خۆم زڵۆگیر بکەم. واتە تووشی شۆک بووی؟ نەمتوانی دان بگرم بە خۆمە. بێگومان. ئوسامە، قەینا کە بڵێ بزانم ئەتەوێت چی بڵێ. ئەوە دەرفەتێکە بۆ تۆ. تۆش هاتی و حەزێک کرد لێرە لەم ستۆدیۆیە چاوە بە سارە بکەوێت و جا فەرموو ئەوەی ئەتەوێت پێی بڵێ. فەرموو. من تاوانبارم سارە، بۆ من ئەو شتە زیاتر لە هەڵەیەکە. بەتاوی ژانم بەتاوی ژانم ئەو مایلی بر ناکەم ئەوەی لەگەڵ سارا بەسەرم بردە. لە ڕاستیە دوای ئەوەی تەلاقم بەرەو بەلژیکا سەفەرم کرد، بەمە بەستی کارکردن لەوێ ئەو کۆندازیاری دەنگ کارمە کرد. ویستم ژن بێنە، بەڵام نەمتوانی، چونکە نەمتوانی سارا لە بیرکەم. بۆ من سارا زۆر شو دەگەێنێ. لە ڕاستیە زانیم مرۆڤێکە خاوەنی دڵێکی گەورەیە. من سارا دەناسم، لەگەڵ ئەو کاتێکی کەم بەسەر نەبردو، بۆیە زۆر باش سارا ناسم. ئەزانم ئەو نییە ئەو قسانە، کازانم کە سارا ئەو بیرۆکانی ئەو نییە، ئەو قسەکانی ئەو نییە. بەشیانم نەمتوانیە لە بیرکەم. هەموو جارە ئەو پێوتم کەوا لە نێن هەموو پیاوەکانم من تاکە پیاوم لە ژیانی ئەوە. ئەوە تا ئێستا منیش بەردەم ئەو خەڵکان ڵێم ئەو تاکە ئافرەتە لە ژیانی من، ئەو تاکە ئافرەتە لە دڵی من، و ئەشزانم هەرگیز منی لەبیر نەکردووە. هەروەک چۆن من نەمتوانێ ئەو لەبیرکەم. ئەوەتەی تەلاقممە، ئەو پرسیاری من ناکات. بەڵام من هەمیشە هەواڵیەوە پرسم، هەر ئەو شەش وای لێکردم هەنا بێنم بۆم بەرنامەیە و لە دەرگای بەرنامەکە بەم و دای لە خۆشببوونی لێ بکەم. من نەزانم هەڵە بووم لەخوا پاڕێمەوە کا لێم خۆش بێت. تەنها داوا لە خۆی گەوراکەم لێم خۆش بێت. بەڵێ. سارا تەوێ شتێکی پێ بڵێ، ئەتەوێ هیچ وەڵامێکی بێتەوە؟ بەڕێز جۆرج، من ئامادەم لە پێنای ئەوە قوربانی بم، هەرچێکی ئازیز و گرانبەهام هەیە. مەبەستە چییە؟ کاک جۆر، درک باڵەکەی خۆمەکەم من بە پرسیارەتی هەڵەکەمە گرماستۆ. لە ڕاستیە هەمیشە ئاگادارم کردەوە، پێمە وت کچە هاوڕەکانی خۆی دوور بخاتەوە و کێشەکانمان لەناو خۆمان نابێڵینەوە. ئەگەر کێشێک هەبێ ئەوە من و ئەو لە نێو خۆمانە چارەسەر یەکەین. پێویست ناکە کەسێکی بخێنە نوێنمان. بەرداوام پێمە وت کلیلی ماڵەکەم هەیە بە هیچ کچێک لە هاوڕەکانت، بەڵام ئەو بەرداوام چی بیستایەوەیە کرد. هەمیشە دایک و باوکی چیان پێ بوتایە ئەوەیە کرد. کاگەڕام بۆ ماڵەوە نەمە بینی بەتەنیا بێت، زۆر بەکەمی بەتەنیا لەمێنێ پاساو بۆ تاوانەکە و بێنیتەوە. ئەتەوێت بەهانەیەک بینی هەڵەکانی خۆتی پێوە هەڵواسی. ئەو پاساو نییە، بە هیچ شێوەیەک ئەو پاساو نییە. هەمیشە دایک و باوکی کچە هاوڕەکانی لای بوون لە ماڵەوە. پێتەڵێ ئەوە پاساو نییە. ئەگەر دەرفێتێکم پێ با بەڕێز زۆر، ئەگەر دەرفێتێکم پێ ئەوە پاساو نییە. پێیوتی ئەوە پاساو نییە. ئەگەر دەرفێتێکم پێ با بەڕێز زۆر،
ئەگە دەرفەتێکم پێ ئینشاءڵڵا ئەوە بێتە دوایین جار و منش لە بەردەم خۆ لە بەردەم هەموو خەڵک بەڵێنی پێم کە داهاتوو جیاوازە بێت. سارا ئەو گەنجە تۆبەی کردووە و هاتووە و تۆبەی کردووە. حەزەکەی لێ خۆشبی؟ ناتوانی؟ پێم بڵێ ئێستا بیر لە چیەکەیتەوە؟ نازانم ڕەنگ ئەگەر لێ خۆش جارێکتر هەڵەکە دووبارە بکاتەوە. سارا تۆ بێ ئەو بەختەوەر بووی؟ ها؟ کە لێت دوورکەوتەوە تۆ بەختەوەر بووی؟ نەخێر ئەبێ دڵنیام بکاتەوە کەوا ئەو کاری کردی جارێکی تر دووباری ناکاتەوە. کێ لە خۆشاکترە سوێنی پێ بخۆم؟ لە بەردەم خۆیان سوێنە خۆی؟ بەڵێ لە بەردەم خۆیان. ئەڵێ لە بەردەم خوادا سوێنە خۆم. ئەو کوڕە ڕاستگۆیە لە ژیانیا؟ هەسەکەی کەوا ڕاستگۆیە؟ ئەو هیچ هەڵەیەکی بەرامبەرم نەکردو ئەوە یەکەم جاری بوو نازانم چۆن و کارێک ئەو بە ژیانی هەڵەی نەکردو بەڵام بەڵێ دەڵێ گوناهەکەی هی ئەو نەبووە بەڵکو گوناهی کشە هاوڕێکی تۆ بووە هێشتا پەیوەندی دەگەڵ ئەو کچە ماوە؟ نەخێر شەوەیەک چامپی نەکەوتووە ناتوانم جارێکی چامپی بکەوێتەوە بێگومان ئێستا تۆ لە بەردەم ئوسامەیت ئەمە نوێ بزانین دیسان هاوسەرگیریتان پێ بکەینەوە یان چی؟ مەلاتان بۆ بێنین؟ خۆزگە لەم نزیکانە مەلا هەیە. ئەتەوێت لێی خۆشبی سارا؟ بەخوا وە گەوهرە دواتر حسابە لەگەڵەکەم دواتر قسە لەگەڵەکەم. ئەمەیە پرسیارەکە لێ بکەم بەڵام وەڵامم بەرەوە باشە کە چاوە پێی کەوت هیچ هەستیەکە کرد دڵێ خۆش بوو یان خەمبار بوویت؟ نازانم هەستەکەم چۆن بوو. تو شەرەفی باوکێ چی بوو؟ هەستە بەچی کرد؟ هەموو شتێکم لێ تێکەڵ بوو. هەموو شتێک لێ تێکەڵ بوو؟ سوپرایز بوو؟ سوپرایزێکی خۆش بوو سارا یان چی؟ سوپرایزێکی خۆش بوو لە هەمان کاتیشە حەزم ناکرد بیر لەو مەسەلەیە بکەمەوە ویستم بەردامی بە ژیانی خۆم بم. حەزم لەوانەیە ئەو گەنجە نەسیبی تۆ بێت هەڵەیەکی کرد و ئیدی ئێستا پەشیمانە و تۆ بەی کردووە و ئەتەوێت لێی خۆش بیت و پێی بڵێ بەخشەر چاکەکارە؟ بەخشەر چاکەکارە پێی بڵێ لێو خۆش بووم و بەخشەر چاکەکارە. لێت خۆش بووم و بەخشەر چاکەکارە. دەی بێنە باشەکەم وە سپاس بەڕێزە سپاس. بەڵام تەواو بڕایە من بەدوەداچوون بووە مەسەلەکە ئەکەم بەرپرسیارەتی ئەو کچە لە ئەستۆی منە ئەوە وەکو کشی خۆمە من لێی بەرپرسیارم تەمەنی 21 ساڵە تۆ تەمەنە چەنە؟ 32 چەند؟ 32 ساڵ ئێستا بۆ تۆ گەورەیە. خۆشەویستی کێرە. باشە پیرۆستان گەورە و کردی سپاس بۆ تۆش کشە شۆخ و جوانەکەم گەوهرەیە نیانە خوا سەرە بخات ئەو گوڵە ئاگاتان لە یەکتر بێت دەی دەستی بگرە و ئینشەڵڵا بنەماڵی هەردووکتان دڵخۆشکە دەی بەبەزەیی بن لەگەڵ شوشەکان وانە؟ بە هەر حاڵ دوایی ئەم ناو بڕە بە یەکە گەینەوە لە چیرۆکێکی تازە لە چیرۆکەکانی بەرنامەی بەخشەر چاکەکارە هەمیشە لەگەڵمان بێنەوە.